السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویست، قوتابیانی ئەزیز. ببوورن تۆزێک کاتەکەش درەنگ بوو بۆ تۆمارکردنی وانەکە، بەڵام بە پێویستم بزانی وانەکەتان بۆ تۆمارکردن لەسەر داوای خۆتان. قوتابیانی خۆشەویست، لەو ڕۆ لە بەندی 2 بۆ 1 دەست پێ دەکەین، ئەویش پێوانەکردنی تاقیکردنەوەکان کە بابەتێکی زۆر گرینگە بە دڵنیایی و مامۆستا لە کوزی امتحاندا بۆ دێنێتەوەش. بابەتێکی زۆر ئاسانیشە. یەکەم شت بە چ دەست پێ دەکەین؟ بە ڕەهەند. ڕەهەند چییە؟ ڕەهەند بەمانای چ دێ لە فیزیادا؟ دەڵە ڕەهەند پێوانەیەکە ئاماژە بە بڕێکی فیزیایی دیاریکراو دەکات. مەبەستمان چ کاکە؟ وەرە تەماشاکە. ئێستا ئەو بڕە بنچینەیانە دەکرێتوانە بە هەم ڕەهەند حیساب بکەین. مەسەڵەن بوونە ڕەهەندی درێژی چییە؟ بە چ دەپێورێ؟ بە مەتر دەپێورێ. ڕەهەندی پارستایی هێماکەی چیە؟ ئێمە بە چ دەپێورێ؟ بە کیلۆگرام. جا ئەوانە زۆر گرنگم بابە بۆ پۆلی 11 و 12 شت. بنچینە بڕە بنچینەکان ئەوانە بڕە بنچینەکان درێژی، پارستایی، کات، پلەیگەرمی، بڕی مادە، تەزوی کارەبا، توندی ڕۆشنایی. جا تەماشاکە کە دەڵێن درێژی هێماکەی بە چ هێما دەکرێت؟ ئێڵ. لەمە دووە ئەو ئێڵە نوێنەراتی چێ دەکا؟ نوێنەراتی درێژی دەکە. یعنی لەمە دووە بە درێژی دەڵێن ئێڵ. باشە، یەکەکەی چیە؟ مەترە. مەتر ئەگە کورتی کەینەوە دەبێتە ئێم، یعنی درێژی بەستە پێورێ بە مەتر. ئەتۆ بەس ئەوانە بزانە لەگەڵ ئەوانە. باشە، بارستایی هێماکەی ئێمە بەستە پێورێ کیلۆگرام. یەکەی کەشی هەیە، بەس ئەو یەکە بنچینەیەکانیەتی. کات بە تی هێمای کاتە بەچ دەپێورێ؟ چرکە لە سیستەمی نێودەوڵەتی. باشەوە، یانەوە یەکەکانی ئەوانان. پلەی گەرمی تی کەپیتاڵ بەستە پێورێ کەلڤن. بڕی مادە ئێن بەستە پێورێ مۆڵ. تەزوی کارەبا ئای بەستە پێورێ ئەمپێر. و توندی ڕۆشنایشی ئایڤی کە پێ دەڵێن کاندێلا، یان بە هێماکە چیە؟ سیدی هێما دەکرێت. زۆر ئاسانە قوتابیان. ئەوە بەنسبەت ئەو هێماکان، بەڵام ئەوە زۆر گرینگە. دڵنیا بە مامۆستا لە کویز بۆ دێنێت، لە ئیمتیحان بۆ دێنێت. جا سەری خۆت مەهێشێنە، زۆر بە ئاسانیش دەتوانی لە بەریان بکەی و لە پۆلی 11 و 12ش بەکەڵکرد دێبابە. ئەو یاسانەمان هەن، ڕووبەرمان هەیە بە ئەی هێما دەکرێت، قەبارە بە ڤی هێما دەکرێت، چڕی بە ڕۆی پێ دەڵێن. باشە، بۆی هێما دەکرێت. ڕۆی مەقسەدەوەی نە ڕۆیشت، نە ڕۆی. باشە، تاودان بە ئەی هێما دەکرێت، هێز بە ئێف هێما دەکرێت، وزە بە ئی هێما دەکرێت. ئاوە ینی ئەوە هێمایەکانیانە. بەچی دەپێورێ؟ ڕووبەر بەچ دەپێورێ؟ بە مەتر دووجا. قەبارە بەچ دەپێورێ؟ بە مەتر سێجا. چڕی بەچ دەپێورێ؟ بە کیلۆگرام مەسەر مەتر سێجا. خێرایی بەچ دەپێورێ؟ بە مەتر بەسە چرکە. تاودان بەچ دەپێورێ؟ بە مەتر بەسە چرکە تواندوو. هێز بەچ دەپێورێ؟ بە نیوتن. وزە بەچ دەپێورێ؟ بە جوڵ. جا تەماشاکە بابەجان، ئەو یەکانە هەر هەموو لە کوێ هاتوون؟ لەو یاسانە هاتوون. یعنی یاسای ڕووبەر ئیلاکێشە وەرگری، دەڵێن درێژی جاران پانی، ئەو بە مەترە، ئەوەش بە مەتر دەکاتی دەکات مەتر دووجا. قەبارە دەڵێن درێژی جاران پانی جاران بەرزی، ئەوانە هەموو یەکەیان چیە؟ مەترە. دەڵێن مەتر جاران مەتر دەکاتی دەکات مەتر سێجا. چڕی دەڵێن بارستە بەسە قەبارە، بارستە بە چیە؟ بە کیلۆگرامە. ئەدی قەبارە بە چیە؟ بە مەتر سێجایە. کاتە چڕیەکەی چیە؟ کیلۆگرام بەسە مەتر سێجا. خێرایی دووریەکەی چیە؟ مەترە. کاتێکەکەی چیە؟ سێکەندە. کەواتە خێرایی دەکاتە مەتر بەسەر سێکەند. تاودان خێرایی بەسەرکە، ئەمە خێرایەکتەوە مەتر بەسەر سێکەندەوە. لێرەش سێکەندێکی کەمان هەیە. مامۆستا بۆیە دەکاتە مەتر بەسەر چرکە تواندوو. بەڵێ، ئەوجا مامۆستا ئەوە لێ دەپرسێت، دەڵێت تەلە بەینا ئەو مەتر بەسەر چرکە تواندوو لەکوێ هات؟ دەڵێ مامۆستا جا ئەوە چییە؟ هەر زۆر ئاسانە. مامۆستا هۆشنگ لە ڤیدیۆکەیدا باسی کردووە، خێرایی مەتر بەسەر چرکەیە. لێرەش کات چرکەی چکەمان هەیە دەکاتە مەتر بەسەر چرکە تواندوو. ئافرین. هێز دەکاتە بارستایی جاران تاودان، بارستایی بە کیلۆگرامە، تاودانیش بە مەتر بەسەر چرکە تواندوویە. هەردووچیان پێکەوە هێز بەچ دەپێورێ؟ بە نیوتن. باشە، مامۆستا ئەگە لێی پرسی گوتی تەلە بەینا چێ دەتوانێت پێم بڵێ یەکەکەی کەشی چییە؟ مامۆستا ئەوە کیلۆگرامە. مامۆستا پرسیاری ئاسان دەکەی، ماڵەت بە قوڕ نەگیرێ. تاودان بەس دەپێرێ بە مەتر بەسەر چرکە تواندوو. ئەوە پێکەوە پێ دەڵێن چی؟ پێ دەڵێن نیوتن. ئاوا زۆر ئاسانە. جوڵ لە چە هاتووە؟ دەڵێ هێز جارانی لادان. ئەگە بۆ مامۆستا بهێنایەتی جوڵ دەکاتە چی؟ هێز نیوتنە. دیش بە مەترە، لادان بە مەترە، نیوتن جاران مەتر دەکاتی دەکاتە جوڵ. ئەو مامۆستا ئەگە پرسیاری لێکردی و زۆرش ئاسانە بابە. باشە، ئەو بەنسبەت خاڵی یەکەم.
و ئێستا دێنە سەر چی ئەو یەکانە ئەوە زۆر مهمە لێرەدا چ بزانە لە ساڵ 1960 زاناکان کۆبوونەوە سیستەمێکی نەدەوڵەتیان داهێنا پێ دەڵێن سیستەم ئینتەرنەشنەڵ سیستەم یعنی چی ئینتەرنەشنەڵ سیستەم یعنی ئەو یەکانەیە چەند یەکێکیان دامەزران کە بەکاربێ لە هەموو وڵاتاندا یعنی نەوڵەتی بەکاربێ مثلا ئەگە لە کوردستان درێژی بە مەتر بێ لە ئەوروپا شار بە مەتر بێ ئەگە درێژی بە بارستایی بە کیلۆگرام بێ لە ئەوروپاش بە کیلۆگرام مەخسن بەو شێوەیە باشە بابە ئەوە سیستەمی نەدەوڵەتی بۆی پێنجا هاتن چیان بداڕشت درێژیمان هەیە بارستاییمان هەیە کاتمان هەیە پلەی گەرمی بڕیمادە تەزوو کارەبا توندی ڕۆشناوانی ئەو دیوی ئەوانە هاتن یەکیان بدانن جا لێرە تێبینێکم بۆ نووسی پێوانی ژمارە بڕی هێندێکی فیزایی بەندە لەسەر ئەو یەکەی کە پێی دەپێورێت مەسەران ئێستا تو بوون منە کاتێک کە باسی لە گرام و کیلۆگرام و میلیگرام دەکەن یەکسا دەبزانانی ئەو یەکەی چێە کەی بارستاییە باشە جا بارستایی براگەورە و براگچکە و براوەسەتی هەیە بارستایی براگەورەکەی ناوی کیلۆگرامە ناوەندەکەی ناوی چییە گرامە براگچکە کەشی ناوی چییە میلیگرامە باشە بابە ئەوانێکی ئیشمان پێ دەبن ئەوان باشە بە هەمان شێوە بۆ درێژیش براگەورەمان هەیە براگەورەکەی ناوی چیە کیلۆمەتر برا ناوەندەکەی ناوی چیە ناوی مەتر ئەدی براگەچکەکەی لاوانگەچکەترا ناوی چیە میلیگەر بورن ملی مەتر باشە یعنی کیلۆمەتر براگەورەیە مەتر برا ناوەندە و ملی مەتریش چیە براگچکەیە لە هەمان گچکەترە تا ئەو جا دێنە سەر چی ئەوە بابە ئەوە لە بەرکردنی هەر زۆر ئاسانە قوتابیان دەبێ یەک شتی بزانن گێگامان هەیە گێگا یعنی چی بابە گێگا یعنی گێگا یعنی دەتوانی 6 باش ئەوە ببورن دەتوانی 9 باشە یعنی 9 صفر 3 6 9 مێگا یعنی چی یعنی دەتوان 6 ئەوانە دەبێت لە بەرکەی باشە لە بەرکردنیشی زۆر ئاسانە ئەو تەسەسولەی بزانە سێ وەرە خوارێ سێیان لە 9 بۆ 6 لە 6 بوو بە چەند سێیان کیلۆ چەندە دەتوان سەیە دێکا چەندە دەتوان یەکە اینجا دوای دیسی چەندە دەتوان سالە بێک ئەوجا لە توانە سالبەکان وردە بردە زیادیان دەکەین سنتی دەتوان چەندە دەتوان سالە بدووە ملی دەتوان سالب سەیە مایکرۆ دەتوان سالب 6 نانۆژ دەتوان سالب 9 پیکۆ دەتوان سالب 12 بابەجان دەبێت ئەوانە لە بەرکێت چونکە لە کیمیا و ئەوانەش ئیشت پێ دەبێت بەڵام یەکشت هەیە پێم خۆشە بیزانی ئێستا ئەگەر توانەکە موجب بوو دەڵێن دەتوانەوە واتە 9 سفرمان هەنا 3 6 9 ئەگەر دەتوان 6 بوو واتە 6 سفرمان هەنا 6 سفر ئەگەر دەتوان 3 بوو واتە 3 سفر دەتوان 1 بوو 1 سفر ئەگە بە سالب بوو هەر ئەوەیە ئاسە مەسەڵەن توان یەکەوە نیە بەس دەبەر ئەوەی سالبە یعنی لە بن کەر یان یەک بەسەردا ئەسەوە دەتوان سالب دوویە واتە ژمارە دوو دانا سەفرمانەیە بەس لە بن کەر یان یەک بەسەر سەد سێ سەفران دەنووسینە یەک بەس لە بن کەر چونکە سالبە یەک بەسەر هەزار ئاوە زۆر ئاسانە ئێستا دێنە سەر ئەوەی چۆن یەکەی بگۆڕین بابە یەکە گۆڕینەکان گۆڕینی یەکەی گەورە بۆ یەکەی بچووک هەمیشە توان بەچ دەبێ بە موجب دەبێ باشە مەسەلا مەتری بکەینە سانتیمەتر مەتر گەورترینە لە سانتیمەتر ئەگە بیگۆڕین بڵین جاران چەند دەکەین دەتوانی دوو باشە مەتری بکەینە سانتیمەتر مەتری بکەینە سانتیمەتر گەورەی دەکەینە گچکە لەوێ جاران چەندی بکەین دەتوانیت بە موجب بەڵام ئەگە بێت و سانتیم بکەینە مەتر گچکە بکەینە گەورە دەبێت توانەکە بە چ بێ بە سالب بێ باشە ئەو کاتە دەڵێن جاران دەتوان سالب دوو ئەگەر بچووک بکەینە گەوران توانەکە بە سەسە کیلۆگرام گەورەتریان گرام دەڵێ مامۆستا کیلۆگرام ئەو دەڵێ گرامم بۆ بکە بە کیلۆگرام یعنی گچکە بکەینە گەورە بۆیە دوێ جاران چەندی بکەین دەتوان سالب سێ بۆ جاران دەتوان سالب سێ بکرد بابەجیان کیلۆتەیە کیلۆ ئێستا دێن باسی ئەوانە دەکەین لەو دوی لە پەڕەکە ئەو دوی بە تەواتی باسییان دەکەین باشە تاشاکە ئەلێرە یەکە گۆڕینمان هەیە بەرەگایکە ئەوەندە ئاسان پێت دەڵم نییە هەر ئاخواردنەوە بێ لەکەن ئاخواردنەوە تاشا بکە یەکە گۆڕین تاشاکە گۆڕین یەکەکان بابەتێکی گرینگە پێویستان بەم تێبینانی خوارەوە دەبێت تاشە بابەجە مەسەلەن ئەمە یەکەی درێژیمان هەن ئەمن مەتری دەکەم بەچی بە سانتیمەتر مەتری دەکەم بەچی بە سانتیمەتر ئەمن دەزانم تاشا کوڕینە کچینە قوتابیان خۆشەویست تاشاکە مەتری ئەگە بکەمە سانتیم ژمارەکەم چەندە دوویەوە نیە دووەکەی خۆم دەنووسمەوە ئەوە دوو ئەگە مەتری بکەمە سانتیمەتر مەتری بکەمە گەوری بکەمە گچکە مەترێک چەند سانتیمەترە 100 جاباگە بەتوان بینوسین دەڵێن دەتوان دوو ڕێک دەڵم دوو جارانی دەتوانی دوو سانتیمەتر و دەشکاتە دو سفرە یعنی دوو دانە سەفران دەنووسن عندەکات 200 سانتیمەتر
ئەو جاریان 50 کیلۆمەتر دەکاتە چەند مەتر 50ەکەی دەنووسمەوە کیلۆمەتری بکەم بە مەتر کیلۆمەتری بکەم بەچی بە مەتر هەر کیلۆیەک چەندە دەتوان سێ یعنی 1000 کیلۆمەتری بکەینە مەتر جاران دەتوان سێ دەکەین تاشاکە ئێستا 50ەکەم نووسیەوە لە باتی کیلۆیەکەی چ دەنووسم دەتوان سێ کاتە دەکاتی 50 کیلۆ دەکاتە 50 جاران دەتوانی سێ ئەگە ئەو سەفڕەش لابەرین توانێکی ئەلێرە زیاد دەکەین دەکاتە دەتوانی چوار باشە بە ئەو جاریان ئەویان 4 کیلۆگراممان هەیە تاشاکە کیلۆمان هەیە گەورەی دەکەینە گچکە کاتە کە گەورە بکەینە گچکە دەڵێن کیلۆگرام بۆ گرام جاران چەند دەکەین دەتوان سێ کاتە دەڵێن چی دەڵێن 44 جارانی دەتوان سێ بەچی بە گرام تا زۆر ئاسانە عین لە باتی کیلۆیەکەی چمان نووسی دەتوان سێ هەر زۆر ئاسانە ئەوە مامۆستا ئەوە زۆر قورس دیارە کەرە قورسی کوێ وەرە گێگا هێرتزی دەکەی بەچی بە هێرتز گێگا لێرەدا هەمان بوو گێگا چەند بوو بابە گێگا دەتوان نوێ وایە ئێستا وەرە ژمارەکەی بنووسەوە ژمارەکەم نووسیەوە جاران لە باتی ئەو گایە چ دەنووسین دەتوانی نۆ اینجا دیکەین بەچی هێرتزەکەش لێرە دەنووسیەوە هەر زۆر ئاسانە وایە باش ئەلێرە بۆ نووسرا گێگا هێرتز دەکەی هێرتز جاران چەند دەکەی دەتوان نۆ ئەو بەنسبەت خاڵی یەکەم خاڵی دووەم دەڵێ کاتێک یەکەکانی بچووک گۆڕم بۆ یەکی گەورە گوتمان دەبێت توانەکە بەچێ بە سالب مەسەلەن بۆ نمونە ئێستا سانتیمەتر گەوتریان مەتر دەڵێ مامۆستا مەتر گەوتر کاتە گچکەی دەکەم بەچی بە گەورە هەر کاتە گچکەی بکەمە گەورە ئاسا سانتیمەتری بکەم بە مەتر جاران چەند دەکەم دەتوان سالب دوو دەڵێ 167ەکەی دەنووسمەوە باشە 167ەکەم نووسیەوە سانتیممان هەیە ئەو سانتیمە چەند بوو دەتوان سالب دوو سنتی تاشاکە بابە سنتی ئەلێرە چەندە سنتی دەڵێ مامۆستا دەتوان سالب دوو لە جێ سنتێکی دەتوان سالب دوو دەنووسی باشە لە جێ ئەو سنتێ چی دەنووسی دەتوان سالب دوو کاتە دەکاتە 167 دەتوان سالب دوو و ئەوەش ئێستا توانەکەم لێرە لابردو بۆ چونکە فارزیەکەم کردووە لەبەروی توان سالب دووە دوو خانە دەکێتە پاش فارزێ 30,000 مەتر بکەینە کیلۆمەتر گچکەی دەکەینە گەورە باشە مەتری بکەینە کیلۆمەتر لێرە مەتر بکەینە کیلۆمەتر جاران چەند دەکەین دەتوان سالب سێ ئێدەوەرە 30,000ەکەی بنووسەوە جاران دەتوان سالب سێ ئەو سەفرە 1 2 3 لەگەڵ دەتوان سالب سێ بای چەند دەمێنێتەوە سی چی دیکە چی کیلۆمەترەکەش دەنووسیەوە وایە زۆر ئاسانە ئەوە دەیدەخ مامۆستا ئەوە وەڵڵاهی مامۆستا ئەمن ئەلەو هانە تێناگەم کوورە دەوەرە مایکرۆگرامی دەکەین بە چی گەڕام مامۆستا مایکرۆ بچووکترە مایکرۆ ئەمە هەمان بوو بابە هەموو جارە دێنەوە ئێرە دێنەوە سەر ئەو برادرانە مایکرۆ چەندە مایکرۆ دەتوان چەندە سالب 6 ئەمە مایکرۆمان هەیە لێرە کاتە ڕێک دەڵێن 4 جاران دەتوان سالب 6 چمان هەیە گەڕام ئەوش گەڕام ئاسانە مامۆستا ئارەوەڵە ئاسانە مایکرۆگرام بۆ گرام جاران چەند دەکەین دەتوان سالب 6 ئەویان 700 نانۆمەترە 700ەکەی دەنووسینەوە نانۆمەتر بیکەینە مەتر نە بە نەنەی لەبەرکە نەنا چەندە دەتوان چەندە سالب 9 کاتە دەڵێن جارانی دەتوان سالب 9 بەچی بە مەتر زۆر ئاسانە وایە ئەو جاران دێنە سەر گۆڕینی یەکەی بارستایی تاشا قوتابیان گۆڕین یەکەکان بەو شێوەیە مەسەلەن ئەگە بارستاییمان هەبوو ئەوە تەنها بۆ ڕوونکردنەوە بوو یەکەی گەورە بۆ گچکە و گچکە بۆ گەورە ئێستا دێنە سەر 4 جۆر گۆڕین یەکەمان هەیە یەکەی گۆڕینی بارستاییمان هەیە باشە بارستایی بە چەند یەکێک دەپێورێ تەن کیلۆگرام گرام میلیگرام جا تەن گەورەترە لە کیلۆگرامی جاران چەند دەکەین گە تەنی بکەینە کیلۆگرام جاران دەتوان سێ دەکەین کیلۆگرام بکەینە گرام جاران دەتوان سێ دەکەین گرامی بکەینە میلیگرام جاران دەتوان سێ دەکەین باشە ئەگەر ڕاستەوخۆ تەنیش بکەینە کیلۆ میلیگرام ڕاستەوخۆ بیکەینێ چەند دانە توانسێتە 1 2 3 6 9 جارانی دەتوانەوە دەکرێت ئەگە میلیگرامی بکەینەوە تەن میلیگرامی بکەینەوە تەن باشە چەند دەتوان سالب سێمانەیە 1 2 3 دەڵێن دەتوان جارانی دەتوان سالب 9 دەکەین ئێستا پرسیارمان هەیە لێرە بابە تاشاکە دەڵێ 50 میلیگرام بکە بە کیلۆگرام باشە وەرە تەماشاکە میلیگرامی بکەمە کیلۆگرام میلیگرامی بکەمە چی
کیلوگرام. میلیگرام بۆ گرام دەتوان چەندە؟ سالب سێ. گرامیش بۆ کیلوگرام چەندە؟ دەتوان سالب سێ. دەتوان سالب سێ لەگە دەتوان سالب سێ دەکات چەند؟ دەتوان سالب شەش. هەر زۆر ئاسانی. چ دەکەی؟ 500ەکەی دەنووسیەوە. ئەو 500. جاران چەند؟ جاران چەند بابە؟ دەتوان سالب شەش. بەسیطە یان نا؟ بەسیطە. ئەوەیە. گڕامی بکەین بە کیلوگرام. وەرە گڕامی بکە بە کیلوگرام. گڕامی بکەین بە کیلوگرام جاران چەند دەکەین؟ دەتوان سالب سێ. مامۆستا ئەخە بۆ نەمگوت موجەب سێ ئەی کورە هەی خدر ئەرەوەڵە تەماشای ئەوێ بکە. گرام کوڕم دەڵێ گڕامی بکە کیلوگرام. خۆنی گوتو کیلوگرام بکە گرام. دەڵێ گڕامی بکە کیلوگرام. بۆیە جاران چەند دەکەین دەتوان سالب سێ. ئەرێم چی 100 جاران دەتوان سالب سێ بەچی؟ بە کیلوگرام. وەڵڵاهی مامۆستا زۆر ئاسانە. ئاسانە بەڵام ئەگە بێت و بە قسێم بکەی باشە؟ مامۆستا ئەوەشم بۆ حەلەکەی بێزەحمەت هەی بۆت حەل ناکەم. ئەدیشی من چێدەی بۆت حەلەکەم کاکە. تاشاکە بەس ئەلێرە تەماشاکە مایکرۆ تاشا کوڕم هەموو جارێ مایکرۆگرام پیت یەکەمیلی لابە دیکەین بەچی؟ گرامەکەش بکەین چێ؟ کیلوگرام. تاشا کوڕم مایکرۆ ئەمە لێرە هەمان بابە مایکرۆ چەند بوو مایکرۆ؟ کوێ مایکرۆ بزانم دەزانی چاوزەقن دەی چاوان جوان چاوان زەقکەوە دەتوان چەند؟ سالب شەش. کاتە دەڵێن لێرە دەتوان سالب شەش. مایکرۆگرام بکەینە گرام دەتوان سالب شەش. ئەدی گرام بۆ کیلوگرام چەند بوو؟ گرام بۆ کیلوگرام چەند بوو؟ ئەویش دەتوان سالب سێ. مامۆستا قەزدت ئەوە هەیە ئەگە مایکرۆگرام بکەمە کیلوگرام بەڵام دەتوان سالب نۆ؟ باشە یعنی مامۆستا ئاوا بنووسم جاران دەتوان سالب نۆ کیلوگرام بەڵێ بە قورئان ئاسانە مامۆستا. ئەو بۆ ئەمن ئەوم نەزانی ئیدا هەردوو یەکەم جارێ گوێت لێبێ کوڕم دا بۆیە نایزە لە مامۆستای مەکتەبت ئاوات بۆ حەل ناکە ئاگادارە مامۆستای مەکتەبت بۆی هەیە بە سێ ڕێگان بە سێ خوتوان بکەن بگاتە ئەوەی بەڵام ئەوەت زۆر ئاسانە ئەوە ڕێگای هاکی پێ دەڵێن باشە بابە. ئەوە خاڵی یەکەم. ئینجا دێنە سەر چی؟ دێنە سەر خاڵشکە لە خاڵەکان ئەویش گۆڕینی درێژی چەند یەکەی هەبوو بابەکەم؟ درێژی زۆر یەکەی هەنا بەس ئەمە لێرە ئەوانەیشمان پێێنە کیلۆمەتر مەتر سانتیمەتر میلیمەتر باسمان کردوەنە. کیلۆمەتری بکەینە مەتر جاران دەتوان سەی دەکەین. مەتری بکەینە سانتیمەتر جاران دەتوان دوی دەکەین. سانتیمەتری بکەینە میلیمەتر جاران چەند دەکەین؟ دەتوان یەک. ئەگەر کیلۆمەتری ڕاستەوخۆ بکەینە میلیمەتریش جاران چەند دەکەین؟ دەتوان شەش. یان دەبێ مامۆستا ئای چۆن نابێ شت هەیە نەبێ بەعکسی شەوە چییە؟ سالبن. باشە تەماشا لێرەکە بابە تەماشاکە. میلیمەتری دەکەم بەچی؟ بە کیلۆمەتر. یعنی مامۆستا بە قسەی تۆ بێ ئەمنە هیچ پێویست ناکە بێم دابەشی کەم و جارانی کەم و ئەوەی بکەم و ئەو نا وەڵڵاهی پێویست ناکە. تەماشاکە بابە میلیمەتر بۆ کیلۆمەتر ئەو میلیمەتر نییە؟ بە ئەوەش کیلۆمەتر نییە؟ بە ڕاستەوخۆ میلیمەتر بۆ کیلۆمەتر جاران چەند دەکەم؟ دەتوان سالب. والله مامۆستا ئاسانە ئەوە بۆندا ئاسانە 500 هەیە ئەوە 500ەکە ژیکەڵە ژیکەڵە تەماشاکە میلیمەتر بۆ کیلۆمەتر میلیمەتر بۆ کیلۆمەتر جاران چەند؟ دەتوان سالب شەش. ئەوەش دەتوان سالب شەشەکە. والله مامۆستا ئاسانە. ئێدە باش وەرە سەر پرسیاری تۆم زانم دەزانێت پێم بڵێ مامۆستا میلیمەتر بۆ سانتیمەتر کورە ئەوەیە مامۆستا میلیمەتر بۆ سانتیمەتر مامۆستا من ئەوەی بزانم تەواوە هەرە وەڵڵا کیفایەتە. تەماشا میلیمەتر بۆ سانتیمەتر میلیمەتر دەکەینە سانتیمەتر یعنی ئەوە دەتوان چەند سالب بێت کاتە ڕێک دەڵم 200 جارانی چەند دەتوان سالب بێت مامۆستا دەشتوانم ئەوی بنووسم 20 بەڵێ کاتە هەر 200 میلیمەترێک چەندە 20 سانتیمەترە. مامۆستا نازانم مامۆستا چت بۆ بکەم هیچم بۆ ماکە بەس تەنها ڤیدیۆەکەی بڵاو بکەوە و الله کۆمنتەکانت لەبیر نەچێ 700 کیلۆمەترمان هەیە بۆم کە بە میلیمەتر وەڵڵاهی مامۆستا هەر بەو قسەی تۆ بێ هەر زۆر ئاسان تەماشا کیلۆمەتری بکەمە میلیمەتر ئەوە بۆ ئێرە ئەوە چێ مامۆستا بۆ ئێرە جاران چەند دەکەی؟ دەتوان شەش. یعنی بۆ حسابی مامۆستا بڵم 700 جارانی دەتوان شەش ئەرێ وەڵڵا بەچیش بە میلیمەتر. ئەی ڕەحمەتت لێبێ مامۆستا وەڵڵا ڕەحمەت لە تۆش باشە چونکە بە پیاوانە گوێ دەگری دەتوێت فێربی باشە بابە دێنە سەر یەکەی ئەوش چێە کات چی مامۆستا کاتی یەکەی هێنە ئەی چۆن نیەتی کاکە کات
ساڵمان هەیە، ڕۆژمان هەیە، سعاتمان هەیە، دقەمان هەیە، چرکەمان هەیە، ئەدی قوربان ئەوانە هەموو یەکەی کاتن. ساڵێک چەند ڕۆژە؟ 365. ئەگە ساڵێک پێکەین بە ڕۆژ جاران 365 دەکەین. ڕۆژیش بکەین بە سەعات 24 جارانی 24 دەکەین. سعاتی بکەین بە دقە جاران چەند دەکەین 60. دقەی بکەین بە چرکە ئەوش جاران 60 دەکەین. بەعکسەوە بڕوینەوە یان لە گچکە بوو گەڕۆ بڕین ئەو جارە بەچی بەدابەش. باشە؟ مامۆستا ئاسانە. تاشاکە 2 سەعات و 10 دقە 2 سەعات و 10 دقە بیگۆڕین بۆچی بۆ چرکە چ دەکەی؟ 2 سەعاتەکە ئەتۆ لە جی هەر سەعاتێکی سەعاتێک چەند چرکێ بابە سەعاتێک چەند چرکەیە ڕاستەوخۆ سەعاتێک چەند چرکەیە چەند دانە 16 دەکە 2 جاران 60 دەکات چەند دەکاتە 3600 یعنی ئەو بەرگاچ ئاسان پێت دەڵم تاشاکە دەنووسی 2 جارانی 3600 یان دەبێ مامۆستا ئەی بۆ نابێ کوڕەما دیخێناکەوانە ئەنجا کۆ چیکەمان هەیە لێرە 10 میلیتمان هەیە مینیت 10 میلیت بکەینە چرکە دەیەکەی بنووسەوە جاران میلیتێک چەند سێکەندە میلیتێک چەند سێکەندە 60 ئەو کوێکەوە ئەوە ڕگاچ ئاسانشم پێگوتی غەزاب ئازاری دەکات چەند ئەو هەمویان بە حاسیبە دیکەی دەکاتە 7.3 جاران چەند دەتوان سێ سێکەند وەڵڵاهی ئاسانە دە باشە دەی ئەوەندە مەڵێ ئاسانە دەرەزەی چاکم بۆ بێنە باشە سێکەندی بکەینە بە مینیت سێکەندی بکەین بە مینیت مامۆستا زۆر ئاسانە بەو خشتەی ئێرە بێ سێکەند بچین بۆ مینیت ئاوا دەڕۆین وێنە لە گچکە بە گەورە یعنی بەعکسەوە دەڕۆین کاتە دابەش چەند دەکەین 60 یعنی مامۆستا ئاوا 120 سێکەند دابەشی 60 ئافرین دابەشی 0 لەگە 0 بە 6 دەکات چەند دەکاتە 2 مینیت هەنی هەر 2 مینیتێک چەند چرکەیە 120 سێکەندە ئەویان 3600 مینیت دەکات چەند سەعات مامۆستا ئەوەش ئاسانە مینیتی دەکەم بە سەعات دابەش چەند دەکەم 60 کاتە دەڵم 3600 باشە دابەشی چەند 60 بکە 0 لەگە 0 360 دابەشی 6 دەکات چەند دەکاتە 60 مامۆستا تێگەیشتم تا مامۆستا دەستەکانت خۆش بێ سەری توش ساغ بێ اینجا دێنە سەر چی یەکی گۆڕینی خێرایی ئەو جارێ لە خێراییدا بابە 72 کیلومتر بەسە ساعت گۆڕین بۆ مەتر بەسە سێکەند ئەو هەر زۆر هەموو ئاسانتر ئەوەیە هەر کاتێک کیلومتر بەسە ساعت بکەینە مەتر بەسە سێکەند دابەشی 3.6 و ئەگەر مەتر بەسە سێکەندی بکەینە کیلومتر بەسە ساعت جاران چەند دەکەی 3.6 دە زۆر باش مامۆستا ئەسان 72 کیلومتر بەسە ساعت بگۆڕم بۆ مەتر بەسە سێکەند مامۆستا یعنی ڕێک ئەو 72 کیلومتر بەسە ساعت بکەم مەتر دابەش 3.6 کەم بەڵێ ڕێک دە لە 72 دابەش 3.6 دەکات چەند دەکاتە 20 والله مامۆستا ئاسانە ئەی داخر دەوام والله ئەتۆ زانیت چی کاکە گیان ئەتۆش ئەوە یەکەکان لە بەرکەی لەکەن ئاسان دەبێ باشە 100 مەتر بەسەر سێکەند بگۆڕە بۆ کیلومتر بەسەر ساعت ئەوەی بکەینە ئەوە مەتر بەسەر سێکەندی بکەینە کیلومتر بەسەر ساعت جاران چەند دەکەین 3.6 کاتە دەڵێن 3.6 جارانی 100 دەکات چەند دەکات 360 دیکەین بەچی کیلومتر بەسەر ساعت لێرە دەچین کیلومتر بەسەر ساعت قوتابیانی خۆشەویست لێرە کۆتایی بەوانەیە دێنین و هیوادارم ئەو پرسیارانە هەڵکەن باشە حەلیان بکەن و لە وەشیدا بنێن لە ناوچە لە کۆمنت دای بنێن تاکو ئەگەر نەتانزانین جوابتان دەمەوە وەڵای و کۆمنتەکانشتان لەبیر نەکەن و بۆ هاوڕێیان پێیان بنێرن تاکو بتوانن سوودێکم هەبێ بۆتان بەخوای گەورەتان دەست پێرم بە هیوای نەمرێ بەرز و سوود بینن لەوانەکە خواتان لەگەڵ بێ